بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا قسە لەسەر سیاست و پێدراوەکانی سیاست دەکەین و پرسیار دەکەین ئایا لە کوردستان سیاستکردن بە ئامراز و پێدراوە دروستەکانی خۆی ئەنجام دەدرێت ئایا بەڕاست دەکرێت بڵین کە سیاستکردن لە هەرێمی کوردستان بە زۆرێکی ئاسایی بەڕێوە دەبرێت دیارترین ئەو تەحەدی و گرفتانە چین کە سیاست و سیاستکردن لە هەرێمی کوردستان ڕوبەڕوویان بۆتەوە ئایا کارێکی سیاسی گونجاوە کە بۆنەکان و ڕووداوە کۆمەڵایەتیەکان بکرێن دەواازەیەک و پێدراوێکی سیاسی بۆ بە جوڵەخستنەوەی پرسی سیاستکردن لە هەرێمی کوردستان هەژمونی وڵاتانی ئیقلیمی چ کاریگەریەکی هەیە لەسەر ئەم شێوازی سیاستکردنەی کە هەندێک بە سیاستکردنێکی ئاڵۆز لە هەرێمی کوردستان ناوی دەبین. وەقسەکردن لەسەر ئەمە لە ستۆدیۆی شاری سلەیمانی هەریەک لە بەڕێزان کاک سلێمان عەبدوڵڵا نووسەر کاک هاوشین عومەر نووسەر و ڕووناکبیر لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش دکتۆر هیوا حاجی مامۆستای زانکۆ لەگەڵمان بەخراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم زۆر سپاس. کاک هاوژین با لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئایا لە کوردستان سیاستکردن بەو ئامراز و بەو پێدراوە سیاسیانەی یان دروستانەی کە دروست وایە سیاسەتی پێ بکرێ ئەنجام دەدرێ؟ بەناوی خی گەورە و میهرەبان سپاس بۆ بەڕێستان و بۆ ئەو میوانە بەڕێزانش و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئەسمانی پەیام و بە تایبەتیش بینەرانی بەرنامەکە. لە ڕاستیە پرۆسەی سیاستکردن لە هەرێمی کوردستان پرۆسەیەکە ئەوەندەی ئێمەش و لە خەڵکی پسپۆڕش بیستومانە و دەیبینین بەڕاستی سیاستکردنێکی کەم و کورت و ناتەندروستە و توانین بڵێن سیاستکردنێکە بەرمەبنای هیچ نەزەرەیەکی سیاسی و هیچ بنەچەیەکی زانستی و معریفی و تیۆری سیاست ناکرێت. ڕەنگە ئەمەش کۆمەڵێ هۆکاری هەبێ یەک لەوانە هەر خۆی بۆ خۆی هێزە سیاسیەکانمان لە کۆمەڵێک قسە بکەین لەسەر هۆکارەکان بە ئەگەر بە شێوێژی تیۆریش بە قسە بکەین لەسەر ئەو پێدراوانەی کە دروست وایە سیاست ینی سیاسەتی پێ ئەنجام بدرێت. خۆی کاکشۆڕەش لە دنیای ئێستادا بەڕاستی هیچ شتێک نەماوە زانستێکی تایبەت بەخۆی نەبێ. هەموو شتێک تەنانەت لە ڕێخستنی کۆڕ و کۆبوونەوەی گشەوە لە شێوازە هونەریەکە شێوە ئێمە چەندین من شخصی خۆم چەندین بەرنامە و بۆ نمونە کتێب و ئەو شتانەم خوێنێتەوە کە تایبەتن بەوەی چۆن تەنانەت بەرنمەیەکی ئاوا ڕێکە خێ لە ڕووی هونەریەوە. بۆیە بەڕاستی ئەگەر شتێکی ئاوا بچووکتر یا ورتر علمی زانستیە بۆ قسەی زانستی لەسەر بێ ئەوە سیاست کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی کۆی بەشەریەتەوە هەیە ئەو بە تەکید زیاتر لە نەزەریەیەک و زیاتر لە تیۆرێکی لەسرە. بۆیە کێشەی گرنگی ئێمە ئەوەیە لە کوردستانە کە ئەم سیاسەتە هیچ ڕەبتێکی نییە بە بنەما زانستیەکەیەوە. من بۆ ویستم قسە لە هۆکارەکانی بکەم چکە ڕەنگە تۆ لە هۆکارەکانەوە لە تەشخیصکردنی نەخۆشەکەەوە بتوانانی بچی بۆ عیلاجیا بۆ ئەوەی کە ئێستا لە ئاستی نازانستی ئەم سیاستکردنە لەکوێدایە. هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەکو هەر ناوچەیەکی تر کە واقعی سیاسیە نەخشێنن کە پرۆسەی دەسەڵاتداری و فەرمانڕەوایی و ممارەسەی سیاسی چۆنەڵێ بەرجەستەکەن خۆیان لە کۆمەڵێک بارودۆخی نەخوازراوە دروست بوون. زۆرینەی زۆری ئەو هێزانەی کە بە تایبەتیش لە پێش ڕاپەڕینا دروست بوون خۆتە زانی لە قۆناغێکا دروست بوون بەشێکی وەکو قەرەباڵغی بوو کەمێکی ئەوەی کە چۆنەڵێ لە دۆخێکی ئاساییە لەدایک بن. پاشان ئەو کارکتەرە سیاسیانەی کە چۆنەڵێ تەمسیلی ئەم ڕۆتانیان کردو ئەم هێزە سیاسیانیان کردو هەموو کارکتەری سیاسی نازانستی بوون بۆ نەسەرکردەیەک بۆ دڵسۆزی وای لێکرۆ چۆتە شاخ. بەڵام ئەمە بەس نییە بۆ ئەوەی کە لە قۆناغێکی 180 لە پێچەوانەی قۆناغی شار و قۆناغی سیاستکردنێکی زانستیانە تۆ ئەم کارکتەرانە بێنی چی بکەن جونگەکان بگرنە دەست. بۆیە بەڕاستی هەتا فۆرمی سیاستکردن لە ناو هێزەکان و لە دەروی هێزەکانیش شتێکی تەبیعی سیاستکردنێکی نازانستانەیە و هەر ئەمە جوای کردووە پرۆسەی دەوڵەتداری سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستمێکی بێشوناسە. تۆ ئێستا بێ بتانی بتەوێت پێناسەی کێ لە دێڕێکا لە دوو دێڕان ناتوانانی لە ڕووی فکری و ئایدۆلۆژیەوە نازانی بزانین ئەم سیستمە ئیسلامیە ئەلمانیە چەپە یعنی هەر شتێکی ترە. بۆیە بەڕاستی سیرەکەی ئەوەندەی سیستمێکی نازانستی ئەوەندەی سیستمێک بووە لەسەر ئەساسی شتی ڕۆژانە مامەڵی کردووە و لەسەر ئەساسی دابینکردنی بەرژەوەندی کەم و کورت و ڕۆژانە و بەرژەوەندی تەسک مامەڵی کردووە ئەوەندە پابەند نەبووە بە بنەما زانستیەکان. تۆ سەیری کە هەر لە دنیای مۆدرنەوە دەوڵەتانە زۆربەی ئەوانەی کە کارکتەری سیاسین هەموو لانی کەم خەڵکانێکن دکتۆران هەیە لە علاقاتی دەولی لە نەزەری سیاسی لە فکری سیاسی ئەساسەن نەک لێرە ئەم شتە نییە
و ئیتیجاهێکی پێچەوانە دروست بووە لە هەرێمی کوردستان ئیتیجاهێک ئەوەی کە تۆ هیچ پێویست بەم هێزانە نییە بەم کارکتەرانە نییە بەم زانستانە نییە بۆچی بۆی فەرمانڕایی بکەیت ئەو دۆخی ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە باشترین بەڵگەیە لەسەر نەتیجەی سیاستکردنی نازانستیانە لە هەرێمی کوردستان بۆیە بەڕاستی ئێمە دەتوانین زۆر بە ڕاشکایی و زۆر بە دەنگێکی بەرز بڵێن ئەمە سیاستکردنیە لە هەرێمە کرێ بەڕاستی ناکرێ ئێمە دوای 25 ساڵ دوای چارەکە سەدەیەک لەوەی کە یەکەم کابینەی حکوومەتمان تشکیل کردووە یەکەم انتخاباتی تەشریعی کراوە تۆ ئێستاش بێ بە شێوەیە گەوکەی چۆن لێ بە دەستور و دابوو نەریتی میرنشینێک سەڵتەنەتێک تۆ ئەوە بکەی وە هیچ احترامێک بۆ یاسانە بێ خۆت تۆ زانست پێتەڵێ چی بکەی زانست ئەوەیە کە تۆ یەکەم شت تۆ دەستورت هەبێ کۆمەڵی مەرجعەتی نووسراوت هەبێ دەبێت بۆی بگەڕیتەوە ئەوەی کە کۆمەڵێک دەق کۆمەڵێ مەرجع کۆمەڵی یاسا کۆمەڵی تعلیمات لەسەر و ئینی کارکتەرەکانەوە بن و بەڕاستیش ئەم واقعەوە ئاکات تۆ ئەزمونێکی جوان پیشان بی ڕەنگە مەسەرەن بێتە سەر وردەکاری ئەوەی زانستە سیاسەکان یا ئەوەی فۆرمی دەوڵەت هێزە سیاسەکان چۆن ئەمە قسەی زیاتری بێەوە خەڵکی پسپۆرتری بێ لە بواری زانستی سیاسیە بەڵام بەڕاستی هەتا لە ڕووی هەیکەلیەت و لە ڕووی فکر و لە ڕووی تەسیسی هێزەکانە خۆمان نزانین هێزی سیاسیش لەگەڵەوەی تاریخی ئەگەڕێتەوە بۆکەی کۆمەڵە گۆڕانکاری گەورەی بۆ ئەوە هاتووە تەنانەت ئێمە لە تەرکیبە و ستراکچەری حیزبیشمانە ینی منتەمی نین یا بۆ نمونە لاسایی مۆدێلێکی هاوچەرخی حیزبەتیکردنیشمان نەکردو زۆر باش کاک سلێمان ئێمە لە هەرێمی کوردستان ئەو کەرسە و ئەو پێدراوە سیاسی و ئامرازانەمان هەیە کە بەهۆیانەوە بتوانین ئەگەر بمانەوە سیاستێکی تا ڕادەیەک معقول بکەین وەڵا خۆ هەمانە بەڵام چیمان هەیە زۆر زیاد دەگوترێ فڵان شت کوردیە مەسەرەن میوەی کوردی کەڵەشێری کوردیمانە باز دەکەن ئەمانە زۆر خۆشە بیرخۆی و ئۆریژنەڵە و تامێکی تایبەت هەیە بەڵام بەعکسەوە سیاسەتەکەی ناخۆشترین سیاسەتی دنیاە ناشرینترین جۆری سیاسەتکردن لە دنیادا ئەنێگە بەراوردی بکەی بە دەوڵەتانی دەرودراوسەیە دووتر مەسەن لە کەم شوێن شێوەی ئەفریقا و ئەمانەی وەرگرتووە ینی شێوەیەکی وەرگرتووە کە ئەم پێدراوانەی هەیە بەڵام ئەم پێدراوانە ڕنگدانەوەی بەرژەوەندی کۆمەڵە خەڵکن سەرکردایەتیەکانن مەکتەب سیاسیەکانن بۆ کۆمەڵە خەڵک نووسراون دەستوری هەیە بەڵام دەستورەکەی بە جوێری خواستی کەسەکان بە جوێری خواستی تینێکی دیارێکرا و کۆمەلگا بەرژەوەندی گشتی ئەو دانەندراون ئەو حزبانە تعبیر لە خواست و ویستی سەرکردایەتیەکانیان دەکەن تعبیر لە خواست و ویستی مەکتەب سیاسیەکانیان دەکەن قائیدەکانیان دەکەن ڕێبەرەکانیان دەکەن بنەماڵەکانیان دەکەن و تعبیر لە ڕایگشتی خواستی ڕایگشتی ناکەن پۆلێنش نەبوون بۆ ئەوەی سەردەمی حزبی چینایەتی نەماوە ئیسلامیەکان بوون بە حزبی پانوپۆر حزبی هەموو کۆمەلگان ئەلمانیەکان بوون بە حزبی پانوپۆر بۆ هەموو کۆمەلگا سۆسیال دموکراتەکان بوون بە حزبی پانوپۆر بۆ هەموو کۆمەلگا لە کاتدا دەبێت سۆسیال دموکراتەکان نوێنەری سۆسیال دموکراتەکان بن لێبرال دموکراتەکان دەبێت نوێنەری لێبرال دموکراتەکان بن ئیسلامیەکان دەبێت نوێنەری موسڵمانەکان بن و بەم شێوەیە تا ئاخیری بەڵام تۆ سەیری دیقەت بدە یعنی هەموو شتێک لە کوردستان ڕەونەقەکەی تێک چووە و شیرازە نۆرماڵەکەی تێک چووە و ئەوەش لەمە بچنی بەڕێزە چیوا دەکات لە هەرێمی کوردستان بەم شێوەیە دۆخەکە یا بار و زرۆفەکە بۆ هەشتێ دەستی بۆ دەبەی زۆر شێوا و ناتەندروست و ناجۆر بێکە نەچێتەوە سەر هیچ شتێک یەکەم شێت ئەم حزبانەی ئێمە لە لەحزەیەکدا حزبی هەرێمێکی ژێردەستە بوون لە لەحزەی ئێستای دوای ڕاپەڕیندا لە دوای ڕاپەڕینەوە بێشتا حزبی هەرێمێکی وابەستن پێشتر ئێمە ژێردەستە بووین بە عێراق و ژێردەستە بووین بۆ پارچەکانی تر سەلاندێک پارچەدا ئازادین بە کوردستانی خۆشمانە و کوردستانی عێراقیشەوە بەڵام وابەستەی دەرودراوسەکانی حزبی وابەستە ناتوانێت سیاسەتێکی نیشتیمانی سیاسەتێک کە ڕنگدانەوەی خواست و ویستی خەڵکەکەیەتی بەدی بێنێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم حزبانە ئەم مۆدیلی ئەم حزبانە مۆدیلی حزبی کوردی لە حزبی هیواوە بۆ هێشتا مۆدیلی حزبی ڕزگاری نیشتیمانی و حزبی قۆناغی شاخ و حزبی قۆناغێکی دیاریکراوە فۆرمەکەی ستایڵەکەی ستافەکەی چۆنێتی بەڕێوەبرنەکەی لە حزب لە دنیادا کەم حزبانە هاتوونەتە ناو کۆمەڵی گەمەوە کە 2000 دایان باتە ناو ئەو دنیایی کە لە ناو دنیای مۆدرنەدا مؤسسات دروست دەکات بنمونە ینی پەرلەمان حکوومەت توزانم ئەمە بەخۆی حاڵەتێکی ئیجابی نییە 2000 دەشێ حزبی کوردی خۆ حکوومەت و پەرلەمان ئیجابیە سەربەری گەورەیە بە خوێن قوربانی گەورە بنیاتمان ناوە بەڵام چۆن حکوومەتێکمان بنیات ناوە حکوومەت هێشتا خەڵک توانای پێدانی موچەی نییە
شوێن خزمەتگوزاری گشتیەکان شێوە وەستاون ینی خەریکی وەستانە ئەم وڵاتە کەرتی گشتی بانکەکان ئیفلاسیان کردووە کەرتی تایبەت لە بەردەم مەترسێکی گەورەدایە پەرلەمانمان هەیە ئەم پەرلەمانە ڕاستە بە خوێنی خۆمان بە خوێن بە خەباتی میلەتەکەمان بە ڕەنج و ئارەقەی میلەتێک بەدی هاتووە بەڵامیشە دەبینی دەرگاکەی داخراوە ئەم حزبانە ناخۆکرد لەسەر هەموو شتێک بەرژەوەندە تایبەتەکانی خوانە نەبێ بێگومان ئەم حزبێکی دیاریکراوانی هەمویانوان و ئەم فۆرمە گەیشتۆتە بنبەست ئەم فۆرمە لە حزبایەتی گەیشتۆتە بنبەست لە کۆمەڵێک مەحەتەی تاریخیەوە هاتووە بۆ کۆمەڵێک مەحەتەی تاریخی جیاواز تۆ تەماشا بکە کۆماری ئیسلامی ئێران ینی ئەم حزبانە ئێمە بەشێکیان پێش هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران هاتوون پێش نموزەجی کۆماری ئیسلامی بەشێکی زۆر لانێکم دوو حزبە سەرەکیەکان مۆدێلی سەردەمیشان لە مۆدێلی سەردەمیشاوە تەماشای بکە کۆماری ئیسلامی ئێران تەماشا بکە نموزەجێک وەربگرین کە نزیکترین نموزەجمانە تەماشاکە چەند گۆڕانکاری گەوری ئەنجام داوە یعنی ئەگە تۆ لەوانەیە بڵێ لە خەڵک بپرسی بڵێ جیاوازی بینی کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان چێ لەوانەیە مفارەقەیەکی سێرت پێ بڵێ بەڵام لە ڕاستیدا کاکە تۆ وەرە تەماشای دەستا و دەستکردنی دەسەڵات کەلاوێ ڕای ئەوەی کە ئەم نموزەجی کۆماری ئیسلامی نموزەجێکی ڕەخنەکراوە لە دنیادا کۆمەڵک کێشەی هەیە کۆمەڵک گرفتی هەیە لە ناوخۆدا کێشەی کوردی هەیە کێشەی تری هەیە مەقسەدم لە چییە هێشتا نموزەجە کوردیەکە مقارنە ناکرێت بە کۆمەڵێک نموزەجی ناوچەیش بۆ چونکە ئەم فۆرمە وەگوتم فۆرمێکە لە وێستگەیەکی جیاوازی تاریخیەوە لانیکەم لە ناوەڕاستی شەستەکانەوە بێستە ئەبدەیت نەبووە من باکەماشایکە تو ئەگەر ئەم ئایفۆنە تێبێ ئەم ئایفۆنە تێبێ ئەگەر تۆ ئایۆسەکەی نوێ نەکەیتەوە ئەم ئایفۆنە قیمەتی نامێت وەکو بەرهەمی ئەپڵ نامێنێتەوە تۆ پێویستە بۆ ئەوەی ئەم ئایفۆنە بووکو ئایفۆن بمێنێتەوە وەکو بەرهەمی ئەپڵ بمێنێتەوە پێویست بۆیە کە بەردەوام ئەم سۆفتوێرەکەی iOS-ەکەی نوێکەیتەوە ئەگەر بەرهەمی ئەگە گالکسیت پێەیە یان بەرهەمی سامسۆنگت پێەیە تۆ پێویستە ئەندرویەکەت بەردەوام سۆفتوێرەکەت ئەپدەیت کەیتەوە معنای ئەوەیە تۆ حتا لەسەر ڕێبازی ئەمانە مەسەن زۆر دەرباسی ڕێبازی ئەمیان ئەو دەکرێت بەڵێ ئەم ڕێبازانە حەقیانە گەشان پێ بدەین و وەکو خۆیان بیان هێڵینەوە بەڵام پێویستی ئەم ڕێبازانە پێویستیان بە نوێکردنەوەیە پێویستیان بە گۆڕانکاریە پێویستیان بە خوێنی تازەیە پێویستیان بە بیرکردنەوەی تازەیە بۆ ئەوی بتوانن سەردەمی تازە بنیاد بنێن ینی تۆ سیر بکە لە کوردستان ئەم مۆدیرێکە ئێمە بنیاتمان ناوە مۆدیرێکە دەستکردنی لە هەموو جمگەکانی تیاوەستاوە ینی خۆ لە شوێنێک نییە ینی تا ئێمە بڵین ئەم شوێنە ئەرێنیە ئەم شوێنە زۆر پۆزتیفە ئەو بۆ معنای نییە کە هەموو دنیاکە ڕەشە ئێمە کۆمەڵە قۆناغی زۆر گرنگمان بنیاد ناون قۆناغی ڕزگاری نیشتیمانیمان بنیاد ناوە قۆناغی ڕاپەڕینمان نوێنا کردووە پەرلەمانمان دروست کردووە حکوومەتمان دروست کردووە و لە قۆناغی فدراڵیمان بە شێوەیەکی سەرکەوتوو بە ئێرەگەیاندووە بەشداریمان کردووە لە ڕوخانی حکوومەتی عێراقی بەم فۆرمە لە حزبایەتیەوە بەڵام دوای ڕوخانی حکوومەتی عێراق و دوای ئەوەی کە ئێستا ئێمە بەرەو سەربەخۆیی دەڕۆین بەرەو نەوێک لە دەستکەوتی زیاتر دەڕۆین قۆناغی دوای فدراڵی دەڕۆین بەرەوە دەڕۆین کە لانی کام ئێمە دەچینە کۆنفیدراڵیدا باشە بەم داخوازیە چاوەڕوانکرانەوە چۆن بەم حزبانەوە دەتوانین ئەمە بەرهەمبین چونکە تۆ تەماشاکە خەڵک هێشتا لە ناومێدیی قوڵدا دەژی نابێ ئێمە بپەڕینەوە بە دەوڵەت ئەم ناومێدیانە لەگەڵ خۆمان بۆ دەوڵەتە کوردیەکە برین چونکە دەوڵەتەکە پێشەوەی پێی بگەین خەڵک لێ ناومێد دەبێت زۆر چاکە دکتۆر هیوا هەندێک پیان وایە کە یەکێ لە کێشە هەر گەورەکان کە پرسی سیاسەتکردن لە هەرێمی کوردستان گرفتار دەکات بریتیە لەوەی کە حزبی کوردی بە شێوەیەشی گشتی حزبێکە کە لەدایکبووی باروزروفێکی مێژووی دیاریکراوی ڕابردووە بەڵام هەڵبەت لە ئێستادا هەر لە ڕابردوودا دەشی من دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێز دەکەم ئەمە ئەگەر گرفت بێ بۆچی حزبی کوردی ناتوانێت تەجاوەزی بکات بۆچی ناتوانێت خۆی ئەپدەیت کاتەوە تاوەکو پرسی سیاسەتکردنەکەی لە هەرێمی کوردستان زۆر ئالۆز و ناجۆر نەبێت. سڵام هەبوو میوانەکانت لە ستودیۆ کاک سلێمان و کاکاوژین و هەروەها ڕێزم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان هەیە. بەڕاستیان من پێم خۆشە لە چوارچەوەیەکی مێژووی تەماشای گرفتەکانی سیستەمی حیزبایەتی و ژیانی حیزبی بکەم لە کوردستان. پێما بە کاک سلێمان ئیشارەتێکی سەریعی پێدا کە حیزبەکانی ئێمە لە کوردستانم لە بەتابەتی من ژیانی حیزبایەتی لە کوردستان لە دامەزراندنی پارتی دموکراتی کوردستانەوە تەماشای دەکەم و دواتر بە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. حیزبەکانی کوردستانی ئەم بەشەی کوردستان لە ڕاستیدا لە بنەڕەتدا بۆ خەباتێکی نەتەوایەتی دامەزراون. بەم شێوەیە مەسەلەکانی دیکەی پەیوەنددار بە دیموکراسی
خەبات بۆ مافی مرۆڤ خەبات بۆ ئازادیەکان ئازادی کەسی و ڕادەربڕین و هەموو ئەو ئازادیانەی ترکە ئینسان پێویستە تەمەتوعی بکات لە ڕاستیدا هەموو ئەو مەسائلانە لە ئەولەویەتی دووەم و سێمی حیزبە کوردیەکاندا بوون بەم شێوەیە توانین بڵێ ڕەنگە ئەمە دیاردەیەک بێت تا حدێکی زۆر پێچەوانەی دیاردەی حیزبایەتی بێ لە ڕۆژئاوای مۆدێرن کە تیایدا حیزب بۆ خۆی بۆ زیاتر بەرقەرارکردن و بەرەو پێشبردننی دیموکراسی و بەرقەرارکردنی مافەکانی مرۆڤ هاتۆتە دی حیزبی ئێمە بەڕاستی بۆ هەدفێکی دیکە هاتۆتە دی ئەو جەدواتر ڕەنگە بیری لە ئەگەر ئەوش دەڵام ئەگەر بیری لە دموکراسی وشتی لە بابەتانە کردوێتەوە ئەمە لایەکی مەسەلەکەیە لایەکی دیکەی مەسەلەکە ئەوەیە کە حیزبەکانی ئێمە بەداخەوە و بەتایبەتی لێردا مەبەستم دوو حیزبی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەیە کە بەداخەوە لە دوای ڕاپەڕینی 1991 خەڵکی کوردستان نەیانتوانی تا ڕادەیە خۆیان دوور بخەنەوە لە میراتی دووبەرێکی و کێشە شخصی و سیاسەکانی نێو حیزبە کوردیەکان بەتابەتی ئەو کێشانەی کە لە شەستەکانی سەدەی ڕابردووە دەست پێ دەکەن بە باوەڕی من لەگەڵ هەموو ئەوانەشدا لەسەر ئاستی جەماوەری لەسەر ئاستی شعبیەتی میلیەوە پارتی ویکێتی تا ساڵی 2023 مشکلەیەکی زۆر گەورەیان نەبووە تا ساڵی 2023 کوردستان بە شێوەیەکی ئەساسی دابەش بوو بەسەر پارتی ویکێتیدا مەستم لە ڕووی جوغرافی نییە مەستم لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی قاعدەی شعبیەوەیە تا 2023 خەڵکیان بە شێوەیەکی سەرەکییان لایەنگری پارتی بوو یان لایەنگری یەکێتی بوو و خەڵک تا حدێکی زۆریش دڵخۆش بوو بە حیزبەکانی خۆیان سەرڕای ئەوەی کە قەیرانی ئابووری شەبوو سەرڕایەوەی کە شەڕی ناوخۆی شەبوو و ئەمە دیاردەمان زۆرن ینی بەڵگە و شاواهیدمان یەکجار زۆرە لەوەی کە تا 2023 خەڵک تا حدێکی باش لەگەڵ ئەم ژیانە زۆر مشکلێکی ئەوتۆی نەبووە مشکلەکە بە باوەڕی من لە دوای 2023 دەست پێ دەکات لە وەختەوە کە نەوەیەکی دیکەی جیاواز لە کوردستان دروست دەبێ و خاوەنی ڕوئیایەکی دیکەی جیاواز خاوەنی پێداویستی جیاواز خاوەنی داواکاری جیاوازە ئەمە نەوەیە کە جیاوازترە لە نەوەیە کە بۆ نمونە لە نەوەتەکان و پێشنەوەتەکان گەنج بووە یان لە مەرحەلەی پێگەیشتووی تەمەندا بووە باوەڕی من لە 2023 بەدواوە ئیدی مشکلەیەک دروست دەبێت لە ئاستی شعبیەت و لە ئاستی متمانەی خەڵک بە هەردوو حیزبە سەرەکیەکەدا لە دوای 2023 ئەو نەمەی ئەو نەوە نوێی کە ئێستا هەیە خولیای زیاتری ئازادی هەیە ئازادی ڕادەربڕین ئازادی هاتوچۆ ئازادی قسەکردن خەون بە ژیانێکی باشترەوە دەبینی لە ڕووی ئابوووریەوە دەیهەوێت دەرفەتی کاری هەبێت دەیهەوێت خوێندنێکی باشتری هەبێت دەیهەوێت لە کە دەچیتە خەستەخانە خزمەتگوزارێکی تەندروستی باشتری بوو بەرقەرار بێت بەڵام تەماشا دەکات هەموو ئەوانە بەڕاستی بۆی حتا تا ڕادەیەکی معقولیش قابلی دابینکردن و قابلی بەرقەرارکردن نینە ئەجا لەوێدایە کە سیستەمی سیاسی و لەوێدا کە حیزبە سیاسەکان ناتوانن لە ئاستی تەوقعاتی خەڵک بن هەرچەندە من باوەڕشم بەوە هەیە کە هەندێک لە تەوقعاتی خەڵک ڕەنگە بڕک بەرزتر بێت لە ئاستی ئەوەی کە دەتوانێت بکرێت بەڵام لەو شوێنەدا کە حیزبە سیاسەکان بەتابەتی و حیزبە سیاسیان و بە باوەڕی منەوە دیاردەیە کە بۆ هەموو دنیاش ڕاستە تا حیزبە سیاسەکان لەو شوێندا کە ناتوانن داواکاریەکانی خەڵک بەدی بێنن لە ئاستی طموحاتی خەڵکدانینە لەوەیەوە ئیدی کێشەی شەرعیەت و کێشەی متمانەی هاوڵاتیان بۆ دروست دەبێت بۆ باوەڕی من ئەو کێشەی متمانە بەدەسەڵاتی سیاسی متمانە بە حیزبە سیاسەکان و بەتابەتی مەبەستم لە متمانە بە هەردوو حیزبە سەرەکیەکەی تا ئێستاش هەردوو حیزبە سەرەکیەکەی کوردستان لەوەدایە کە بەڕاستی باوەڕی من دەرکەوتنی نەوەیەکی نوێیە کە خولیا و ئارەزووی جیاوازی هەیە لە نەوەکانی پێشوو وەکوونەوەی پێشووتر تەماشا سیاست ناکات وەکوونەوەی پێشووتر تەماشا مێژوو ناکات جیاوازە بەڕاستی و کە نەتوانراوە ئەم جیاوازی ئیستیعاب بکرێت کە نەتوانراوە لە ئاستی ئەم جیاوازیانە دابین بە باوەڕی من لەوێەوە مشکلەکە بۆ ژیانی حیزبی دروست بوو لە کوردستاندا سیاسی گەمەی سیاسی پێدەکرێت بۆ نەو ڕووداوە کۆمەڵاتیەکانە ئێمە دەشەیانی بۆ ئەوە دوو نمونە وەربگرین نمونەیەشان کاتێک کە دایکی کاک مەسعود دەبرێ چۆن بە مجرد چوونێکی کاک نێوشێروان بۆ پرسەی دایکی کاک مەسعود جۆرە لە جوموزۆڵ لە پەیوەندیەکانی نێوان ئەم دوو حیزبە دروست دەکاتەوە یا لە ئێستادا کە کاک نێوشێروان کۆچی دوایی کردووە جارێک کە دەبینین کە جۆرە لە جوموزۆڵ
لە پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕان لەلایەک لەگەڵ یەشتی نیشتیمانی کوردستان و هەروەها لەگەڵ خودی پارتی دموکراتی کوردستانیش دروست دەبێتەوە. من دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێز بکەم فعلێن ینی بۆنە و ڕووداوە کۆمەڵایەتەکان پێدراوی سیاسی بۆ ئەوی گەمی سیاسیان پێ بکرێ؟ خۆی ئێمە بە حکمیەوەی کۆمەڵگەیەکی هێشتا بە هەموو معیارەکان کۆمەڵگەیەکی مەدەنی 100% نین و زۆرێک لە تەسەوراتەکانەوەی کە ئێمە هێشتا لە قۆناغی قەبلیەت و خێڵەکی و ینی ئەو شتانەیەن بۆیە لەم دۆخەیە زۆر قەزیتر کاریگەری هەیە جگەل لە واقع سیاسیە بەحتەکە. یەکێک لەوانە ئەم چۆنەڵێم حتا کۆمەڵایەتی یا ئەم ڕوودا کۆمەڵایەتیانن کە زۆر جار چی بۆ ناوخۆی حیزب کاریگەریان هەیە حیزب هەیە خەریب بۆ مەسەلەن دووکەرت و سێکرد بێ بەڵام ڕووداوێکی کۆمەڵایەتی ناخۆش یا وەفاتی کۆمەڵێک بۆ بە هۆکاری ئەوەی کە سەر لەنوێ ئەم ناران ناخۆیانە مراجعی خۆیان بکەنەوە لەسەر ئاستی پەیوەندی نێوان هێزە سیاسەکانی جوایە نەک هەروەکو مەسلەی وەفات کە ڕەنگە کاریگەری زیاتر بێ زۆر جار کێشەیەکی قوڵی بینی دوو هێزی سیاسی تا مەکتەب سیاسەکانیش نەیانتوانیوە حەلیکەن وتراوەکە کەمە لە کۆبوونەوەی لوتکەیە چارەسەرەکرێت و دوو سەرکردەی سیاسی چوونەت 5 دقە چوونەتە ژووری ئەو دوو هەردوو مەکتەبی سیاسیان بەجێشتووە کەس نەیزانیوە چیان کردو دوای هاتوون حەلیان کردووە. سیاستکردن لەژێر کۆمەڵی کاریگەریایە لە واقعی ئێمەیە کاریگەری ئەو بۆنە کۆمەڵایەتیانی جەنابەت باسیەکەی ڕوودا و کۆمەڵایەتەکان تەنانەت لە ڕووی تریشەوە سیاست و پرۆسەی سیاسی لەژێر باری ئێستاوانی تەسیراتی خێڵ و عشیرەت و چۆنەڵێ گروپە کۆمەڵایەتەکاندا ڕەنگە لەژێر تەسیری قسەی سیاسی دیارەکانی هەرێمی کوردستان و کەسایەتیە نوخبە و ڕۆشنبیر و وینەکانە نەبێ. ئەمە وەکو دەستپێکی ئەو قەزێ مەسەلەی وەفاتی چ حەمایل خان بێ چ کاگنەوشیروان بێ بەڕاستی نفسی لایەنەکان و کارکتەری لایەنەکان و برادەری لایەنەکان مەفروزە مهەیەکا بۆ ئەوەی گۆڕانێک بکەن هەرچەندە سەبارەت بۆی کاگنەوشیروان ڕاستە حەدەسێکی گەورە و ناخۆش بوو و چاوەڕێ دەکرا لە زۆر ڕووداوی تر لەسەر تەرەفی بەرامبەر نەفسیەتێکی وا بخڵقێنێ ڕاستە ئەم دۆخەی دروست کرد و لایەنەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان بە تایبەت چاوەڕێی مبادرەیەکیانە کرد بەڵام تا ئەم دقیقەیە من بەداخەوە وا نابینم لای پارتی دموکراتی کوردستان لە یەکەم دقی وەفاتی بەڕێزیانەوە تا ئێستا چاوەڕێ ئەوەیە بکرێت کە مبادرەیەک لەدایک بێ یا مبادرەیەک لە ئاسۆ دەرکەوێت لەسەر دەستی ئەو بەڕێزانە چونکە بەڕاستی هەر لە ساتەوەختی مردنەکەیەوە ئەگەر ئێمە ڕەزدێکی واقعی کاردانەوەکانی ناو پارتی دموکراتی کوردستان بکەین لەسەر هەموو ئاستەکان هەر ئەوەی کە ماتەمینی ڕانەگەێنرا هەر ئەوەی کە بە دوو فاقیە مامەڵە لەگەڵ کەسایەتی نیشتیمانی و نەتەوەی و شۆڕژگێڕەکانی کورد دەکرێت لەگەڵ سەرکردەکان ئەمە خۆی بۆ خۆی واقعیەکی وای دا بەدەستەوە کە لەگەڵ ئەوەی دەکرا ئەمە بکرێ بە بۆنەیەکی گرنگ بەڵام چۆنەڵێ تەرەفی بەرامبەر یالانی بەرامبەری نەخستە دۆخێکەوە کە بیقۆزیێتەوە و خۆی بە مەسئول بزانێ بەرامبەری ئەوەی کە ڕەنگە ئەمە فرسەتێکی باش بێ بۆچی بۆ ئەوی دۆخی چەقبەستووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری فەرمانڕەوایی لە هەرێم بخەینە دۆخێکی باشترەوە. من ئێستاش هەڵێم یعنی ئێستاش ئێمە دەتوانین ئەگەر ئەو لایەنانە مەبەستیان بێ دەتوانن ئەم بۆنە کۆمەڵایەتیانەیە بۆ نمونە دوایینیان ئەم ڕووداوە چۆنەڵێ پڕ لە خەم و ناخۆشە کە وەفاتی کاگنەوشیروان بوو بکەن بە هۆکارێک بۆچی بۆ ئەوەی کە جارێکی تر لە خاڵە هاوبەشەکان نزیک بینەوە و ڕێگای سێم بدۆزینەوە بۆچی بۆ ئەوەی کە خۆشمان و گەلەکەشمان و هێزە سیاسیەکانیش لەم دۆخەی کە بەشێکی دەست پێشخەرە و خۆی دروستی کردەوە بەشێکیشی بەسەری سەپێنداوە نەجات بدەین و چیتر لە دوای ئەم دووسێ ساڵە کە بۆ نمونە بەسە هێزەکان بکەونە دۆخێکی ناهەموارەوە و خەڵکیش باجەکە بە من بەڕاستی هەرچەند دەمەوێت وێنای ئەم واقع بکەم کە لە هەرێمی کوردستانە هەیە وەکو واقعی کۆمەڵگەیەک دەوڵەتی گێتە بەرچاوم کە تازە ئینقلابێکی سەربازی تیا کراوە و هەموو کایەکان بە ئیسtisناات و حاڵەتی تەواری ئەڕۆن بەڕێوە و هەر کەسێک بێوێ قسە بکە دۆخێکی ئاسایی داوا بکە دەڵێن کاکە ئێستا وەزعەکە لەبار نییە. واقعی هەرێمی کوردستان ئەمەنە ناهەموارە ئەمەنە ناخۆشە ڕێک لە ئەزمموی ئەو دوای کودەتا و حاڵەتی تەواری و ڕاگەانی بارینە ئاسایی دەچێت چونکە بەڕاستی هیچ شتێک ئێستا لە شوێنی خۆیان نییە و هیچ شتێکی ئەتیباری بۆ نەهێڵدراوەتەوە و هیچ مەرجعیەتێک
قوچێتی نەهێڵدراوە. یعنی دوجار لە زۆر ئەزمموی میلەتانی ترا لە شۆڕشی مێژووی گەلانە بینیمانە بۆ نمونە لە بەریتانیا پێم وابێ بە چرچڵیان و دوتیان گەندەڵی هەموو ژیانی خواردووە بارودۆخێکی ناخۆشە بەسەرمانە هاتۆوتی گەندەڵی گەشتوتە محکەمەکان دادگا قەزا سلکی قەزایی وتیان نەخێرتی دێکەواتە کێشە نییە کەواتە لە دۆخێکا دەبێ مەرجعەتێکە بێ. ئێستا ئێمە لە ئەزمەی مەرجعیەتین لە ئەزمەی سیقەیین لە ئەزمەی ئیستقراری سیاسی زیهنی فەرمانڕەواییین بۆیە بەڕاستی دەکرێت ئەم بۆنەیەش وەک هەر بۆنەیەکتر بکرایە بە محەتەیەک بۆچی بۆ ئەوەی لانی کەم جەولەیەکی تر گوڕوتینێکی تر جموجوڵێکی تر لە واقعی نێوان لایەنە سیاسەکان و پرۆسی سیاسی زۆر باشە. کاک سلێمان دەگوتری ئەم مناسبەت و ئەم ڕووداوە کۆمەڵایەتیان ئەگەر بە ئاراستەیەکدا جوڵێ بخاتەوە ناو پرسی سیاستکردن لە نێوان دوو لایەن بە شێوێژی ئیجابی دەشێ لە لایەشی ترەوە ینی بە پێچەوانەوە ینی بکەوێتەوە بنمونە ئەگەر لە یەک کاتدا یەکێتی و پارتی بۆنەی یان لە مناسبەتی کاک نێوشێروان بە ئاراستەی بزوتنەوەی گۆڕان جموجۆڵێکی ئیجابیان دەست پێ کردبێ تەوەقوعی ئەوە دەکرێت کە لەلایەکەی ترەوە پەیوەندەکانی نێوان پارتی و یەشێتی بۆهی ئەم نزیک بوونەوەیە ینی لە گۆڕان جارێشکیانی سراع و گرژی تێ بکەوێتەوە. بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ هیوادارم گرژی تێ نەکەوێتەوە چونکە میلەتەکە بەرگەی گرژی ناگرێ و ئەرچی لێرەدا ئەرچی ینی گازندەکە ڕووی لە کاک مەسعودە و وەزیفەکەشی کاک مەسعودە. تۆ تەماشای لە حەزاتی هێنانەوەی تەرمی کۆچکرد و مەلەمەسای بارزانی بکات چۆن مامجەلال لە مزگەوتەکان مزگەوت بە مزگەوت بە دیاریەوە دانیشت چۆن سەرکردە سیاسیەکانی ئەم وڵاتە و مامجەلال شانیاندایە بەر جەنازەکەی چاوەڕوانکراو بوو بارزانی شان بداتە بەر جەنازەکەی کاک نێوشێروان. کاک نێوشێروان پیاوێکی گەورەی خەباژێر هاوتای بارزانی و مامجەلال لە مێژووی بزوتنەوەی کوردایەتیدا و کەمتری لە ئەوان نەکرد زۆرتر زۆرتری نەکرد بێ کەمتری نەکردووە. جگە لەوەش بەیەکەوە لەگەڵ بارزانی و مامجەلال وێناکەری چەند وێستگەیەکی گەورەی ئەم میلەتەن کە تا هێشتا لە وێستگانەمان گەورەتر نییە. وێستگەی ڕاپەڕین بەیەکەوە کە جەنابی بارزانی و ڕەحمەتی کاک نێوشێروان بەیەکەوە هەنگاویان بۆ کوردستانی ئازاد ناوە بەیەکەوە هاتوونێرە بەیەکەوە دانووسانیان لەگەڵ بەغدا کردووە. بۆی هەبوو لە کاتی هاتنەوەیان بۆ کوردستانی ئازاد بەیەکەوە شەید ببن. بۆی هەبوو لە کاتی چوونیان بڕۆ دانووساندنی ئەو کاتەی لەگەڵ حکوومەتی سەدام حوسێن ینی تووشی گیانە دەستدان ببن. ینی تۆ کە ئەم قۆناغانەتان بێ ئەم قۆناغە گەورانیان بێکەوە وێنا کردووە چاوەڕوان کرا بوو کە بارزانی بە وەزیفە کۆمەڵاتیانە هەڵبستێەوە بە وەزیفە سیاسیانە هەڵبستێەوە بە وەزیفانە هەڵبستێ کە لە بە هەموو ڕۆکانەوە وەزیفەی ئەوەن. بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە پێدەچێ ینی مۆدیلی حزبایەتی نۆرمی کۆمەڵایەتی شتێک دەبێ. نۆرمە کۆمەڵاتیەکان لە جێگەی خۆی دانەماون. پرسەکە ئەوە نییە ئەم حزبانە مۆدیلەکانیان ناشیرنە خەریکە میزاجی کوردەواری تێک دەدەن خەریکە نۆرمی کوردەواری تێک دەدەن و خەریکە شیلازەی ئەم کۆمەڵگایە بە شێوەیەکی ناشرین لە بەرێکەڵ ئەوە دەبێ. کەی هەبووە ئەم ڕووداوانەی کە دەیبینی لە پرسە و مناسبەکاندا بێنەکایەوە چۆن دەهات نەکایەوە. مەسەڵەن تۆ تەماشاکە لە حەزەیەکدا دێتەوە هەمومان چاوەڕێ ئەوە دەکەین کە بارزانی شان بداتە بەر جەنازەکەی کاک نێوشێروان. بەڵام نایکە تەماشا دەکەین لەسەر تەعزیەکی گەورەی کە گربوونەوەیکی میلی گەورەیە لە ساڵی ڕابردوودا پرسی ئەوە گەورەدا نەدراوە. تەماشامان دەکرد مەسەڵەن لانی کەم هەموو لانگرانی گۆڕان ڕێزی ئەمە بگرن کە نێوشێروان وەکو ڕێبەری میلەتە تەماشا بکەن بەڵام هوهای بۆ هەندێک لە سەرکردەکانی حزبەکان دەچێشن. ینی مەقسەدم لەمە ئەمە نییە کە ئەم ڕووداوانەوە مەقسەدم لەوێن ئەم مۆدیلی حزبایەتیە نۆرمی کۆمەڵایەتی تێکداوە. ینی خەلەل لە جونگەکان و کایەکانی حکومڕانی و حزبڕانی و ئەم مۆدیلی حزبایەتی خەلەل دروستکردووە لە خێزان خەلەل دروستکردووە لە زانکۆکان خەلەل دروستکردووە بەهای کۆمەڵاتی لە دەستداوە لە دەستچوونی بەهای کۆمەڵاتی بەهای سیاسی بەهای کۆمەڵاتی بەدوادابێ. پرسیارەکە بە شێوەیەش ترکەمەوە کاک سلێمان بۆچی پرسی سیاستکردن لە هەرێمی کوردستان کاتێ دەکەوێتە جموجۆڵ بە شێوەیەشی هاوسەنگ ناڕوە ینی هەمیشە ئەگەر بتەوێت لەگەڵ لایەنێک سیاست بکەیت دوجار وا دەکەوێتەوە کە لەسەر حسابی لایەنێکی ترە ینی لە هەرێمی کوردستان بۆچی سیاست یا سیاستکرد لە هەرێمی کوردستان وەها هەمیشە کەوتوتەوە یان وێنا دەکرێت. ئەوە ڕنگدانەوە ئەوەیە کە هێشتا لە بیرروبۆچیونی ئینسانی کوردیدا باگراوندێکی خیاڵەتی هەیە لە تۆڵە و دەمارگیری و خوێنەوە هاتووە لە ڕقەوە هاتووە. ینی هەر کاتێک تۆ لە دۆخێکی تەندروستی حزبایەتی ساغڵەمدا گەورە دەبی خوێن و
تۆڵە و ڕق و دەمارگیری و عاتف ناتە ڕێگات چونکە بە تۆ لەسەر نۆرم و نەمەتێکی تەندروست بە ڕێگادا دەڕۆی ینی وەکو گوتم ینی ئەمە لەسەر ئەم شتانەمان هیچی تەندروست نییە بەڵام وەکو گوتم دیسان ئەوەیە کە ئێمە لە بەردەم واقعەکە داین ئەمە حەزبەکانەکە هەمانە ئەمە کۆمەڵگایەکەی هەمامانە ئەمە سەرکردە و ڕێبەرەکانن کە هەمانن ئەمە مۆدیلەکەی کە بنیاتمان ناوە بەڕاستی پێویستیمان بە تەکبیرێکی دڵسۆزانەیە بە تەکبیرێکی دەستە جەمعیە بۆ بەخۆداچوونەوە بۆ ئەمانە ئەوەی کاگنۆشیروان لە کتێبێک دەڵێ سەردەمی قەڵەم و مراجعات بەڵام سەردەمی سیاست و مراجعاتە ئێستا سەردەمی ڕێبەرایەتی و مراجعاتە سەردەمی حزبایەتی و مراجعاتە سەردەمی دەوڵەتداری و مراجعاتە یعنی سەردەمی کۆمەڵێک ئەم لەم شتانەیە کە پێویستە تۆ مراجعاتیان تیا بکەیتەوە ئەگەر مراجعات نەکەینەوە لەمانە بەڕاستی من پێم وایە تووشی کۆمەڵێک شت دەبین کۆمەڵێک ڕووداوی نەخوازراوە دەبین ئامادە نابین وەکو نەتەوەیەک کە خواستی سربەخۆیی هەیە وەکو میلەتێک کە خواستی بنیادنانی مەحەتەیەکی گرنگتر و گەورەتر و شایستەتری هەیە ئامادە نابین بۆ ئەمانە و من دەزانم ڕێبەرە سیاسیەکانمان ئەم خواستان هەیە من دەزانم یەکێتی گۆڕان پارتی ئیسلامیەکان ئەم خواستان هەیە ئەی بۆ ڕێزەم خواستە ناگرن ڕای گشتیان ئەم خواستەی هەیە جەماوەرەکانیان ئەم خواستەی هەیە خەڵکی کوردستان خواستەی هەیە شەیدەکان لەم پێناوەدا بوونە قوربانی یعنی بۆ ڕێز لەمە ناگرن زۆر باشە بۆ بیر لەمە ناکەنەوە زۆر چاکە دکتۆر هیوا خۆ دەزانی ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر قسە بکەین لەسەر سێ جومگە سەرچەکەی دەسەڵات چ سەرۆکایەتی هەرێم خۆ دەزانی ئیشکاری لەسەرا هێزێک بە تاکید هەیە یان چەند هێزێک هەن بە نمونە کاک مەسعود بە سەرۆشی ئەم هەرێمە و بە سەرۆکێکی شەرعی دەزانن و لە بەرامبەریشدا کۆمەڵی هێزی تر هەیە کە پێیان وایە ئەم بەڕێزە سەرۆکی شەرعی هەرێم نییە خۆ دەزانی پەرلەمان لە ئێستادا پەچی خراوە حاڵی حکوومەتی هەرێم لە ئیدارەدانی کاروبارەکانی لای هەمووان ئاشکرایە چۆنە ئەم فەراغی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە لەسەر ئەم سێ ئاسا ڕنگدانەوە و کاریگەریەکانی چۆن دەبینی لەسەر پرسی سیاسەتکردن لەسەر هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ڕنگدانەوەکانی باش نابن یەکەم جارێ بەر لە هەر شتێک ئەمە لە کوردستان ئێستا شاهیدی لێکترازانێکی تەحەدێک لێکترازانی نەتەوەیینە لەوەی کە بە تایبەتی خەڵک زۆر هەست بە یەک مەسیری هاوبەش خەڵک هەست بە هەدەفێکی هاوبەش ناکات لە ئایندەی وڵاتەکەی خۆیدا لێکترازانێکی وازح هەیە ئەدای دامودەستگاکانی حکوومەت دیسان تەحەدێکی یەکجار زۆر بەرە و دۆخێکی خراپ ڕۆیشتووە ئەمانە هەمووی کۆمەڵێک دەرهاویشتەی هەلومەرجی ئێستای سیاسی و پەرتەوازەی سیاسی کوردستانن بەڵام نابێ ئەو شت لەبیر بچیت کە تەنها و تەنها یەکگرتنەوەی جارێکی دیکە یەکگرتنەوەی حیزبەکان لەگەڵی دیکە پێکەوە دانیشتنیان و ئیتفاقێکی یان ئیتفاقکردنیان لەسەر مەوزوعێکی دیاریکراو دیسان ئەویش نابێتە هۆی چارەسەرکردنی هەموو کێشەکانی هەرێمی کوردستان کێشەکانی هەرێمی کوردستان قوڵن ڕێگوڕیشەی مێژووییان هەیە پەیوەندیان بە تاریخی سیاست و دەوڵەتداری تەنها دەوڵەتداری سەردەمی بەعسیشەیە لە عێراق لە پێش ساڵی 91 پەیوەندیان بە سیستەمی ئابووری و سروشتی حکوومەت هەیە لە کوردستان کێشەکان گەلک قوڵن و بە ئیتفاقێکی سیاسی چارەسەر نابن ئەگە پێت وایە ئەم شەو هەر لە سەرکردەی هەموو هەر پێنج حیزبەکان پێکەوە دابنیشن و ڕێک بکەون و سبەی پەرلەمان بگەڕێتەوە شوێنی خۆی و سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە و دوو مانگی تر انتخاباتی پەرلەمانیمان هەبێ پێت وابێ بەوە کێشەکانی هەرێمی کوردستان چاک دەبن نەخێ بە دڵنیایەوە چاک نابێت چونکە کێشەکان وەختی زۆریان دەوێت کاری زۆریان دەوێت دەستکارێکی یەکجار گەورەی تێکڕای سیستەمی سیاسیان دەوێت پێویستیمان بە داڕشتنی دەستورێکی دیاریکراوی باش هەیە بۆ ماوەیەکی زۆر درێژخایەن لە وڵاتە سیاسەتی پێ بکرێت حکومڕانی پێ بکرێت پێویستیمان بە گۆڕینی سیستەمی ئابووری ئەو وڵاتە هەیە پێویستیمان بە گۆڕینی عەقڵیەتی خەڵک هەیە پێویستیمان بەوە هەیە کە کللتوری زیاتر یەکدیکە قبولکردن و پێکەوە کارکردن بچەسپێنین ئەمانش هەموو مەسائلێکن بەڕاستی بە بڕیارێکی سیاسی بە کۆبوونەوەیکی ئاسایی یا بە ئیتفاقێکی سیاسی نایەنەدی ڕاستە گرنگە زۆر گرنگە بۆ ئیستقراری سیاسی کوردستان بۆ ئیستقراری کۆمەڵایەتی کوردستان حیزبە سیاسەکان لێک نزیک بن
پێکەوە کار بکەن بەڵام دیسانیش دەڵێن بۆ چارەسەرکردنی کێشەکان کاری یەکجار زۆر پێویستە. زۆر من دیسان پێم خۆشە خاڵێکی سەرەکی تەرکیز لەسەر بکەمەوە. تاوان زۆر گرنگە حیزبەکان پێکەوە لە پەیوەندێکی هارمۆنیدا بن لەگەڵ یەکدیکەدا. بەڵام دیسان دەڵێم ئێمە بەڕاستی پێویستە خۆمان ئامادە بکەین لە کوردستان بۆی فێر بین کە بەرەو ئەوە بڕۆین کە بتوانین سیستەمێک دابمەزرێنین کە تیایدا ئینتیخابات بەڕاستی سەنگی مەحەق بێ بۆ دروستکردنی حکوومەت بۆ حکومڕانی. چیتر بەڕاستی باوەڕی من زۆر دروست نییە و لە خزمەتی دیموکراسی و ئازادی و بەرەو پێشبردننی کوردستاندا نییە ئێمە هەمیشە چاومان لەوە بێت کە کوردستان حکوومەتێکی یەکجار زوو بنکە فراوانی هەبێت هەموو حیزبەکانی تێدا بن. باوەڕی من ئەو خزمەتی دیموکراسی ناکات. ئێمە پێویستە بیل لەوە بکەینەوە قەیدی ناکە دەکرێت بۆ ماوەیەکی کورتخایان حیزبەکان پێکەوە حکوومەت دروست بکەن شت دروست بکەن بەڵام بۆ ئایندەی درێژخایانی کوردستان پێویستە بەڕاستی پێویستمان بەوە هەیە کە ئێمە حیزبی براوەمان هەبێت حکوومەت دروست بکات معارەزەمان هەبێت. ئەمە زۆر گرنگە چونکە وەختی کە تو حیزبی براوە دەبێت لە ئینتیخاباتدا بۆ خۆی حکوومەت دروست دەکات لەوێشدا کە بۆ خۆی دەبێتە بەرپرس لە تێکڕای وەزعی وڵاتەکە. ئێمە لە کوردستاندا لە ساڵی 92ەوە یەک لە مشکلە سەرەکیەکانی کە هەمان بۆ دەژیانی حیزبی و سیاسیدا لە کوردستان ئەوە بوو کە ئێمە چەمکی مەسئولیەت غائب بووە. یعنی بەو معنایە کە ئێمە لە ساڵ لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 92 ئێمە حکوومەتێکی 50 پارتی یەکێتیمان هەیە. جگە لەو چەند ساڵانەی شەڕی ناوخۆی لێ بێنە دەرێ دواتریش دیسانجارێکی دیکە ئێمە بە شێوەیەک لە شێوەکان حکوومەتی نیو بە نیوەی پارتی یەکێتیمان هەیە. لە هەر کوێیەک لە ئەدای حکوومەت پرسیار دەکەی ڕخنەی لێ دەگری لە حکوومەت بۆ کاری خۆت ناکەی بۆ لێرە فەشەلتی ناوە لێرە سەرکەوتو نەبووی دەست بەجێ یەکسەر ڕەنگە پەنجەی ئیتیهام بۆ لایەنەکەی دیکە درێژ دەکات دەڵێ ئەوەی تریش دەگەڵ من لە ناو حکوومەتە ئەو لێ ناگەڕێت ئەمە سەرکەوم دەنا من ئەگەر بە تەنیا لە ناو حکوومەت بم دەزانم چۆن حکوومەت ئیدارە بکەم دەزانم چۆن ئیدارەی وڵاتەکە بکەم و بیخەمە پێشێ بۆیە باوەڕی من لە کورتخایاندا ئێمە پێویستمان بە ئیتیفاقێکی سیاسی هاوبەش هەیە لە نێوان حیزبەکاندا بەڵام لە ئاستی درێژخایاندا ئەمە پێویستە بەڕاستی تەمرینێکی زیاتر بکەین لەسەر دموکراسی لەسەر هەبوونی حیزبی براوە لە ئینتیخابات لەوەی کە ئەوانەی کە دەشدۆڕێنن بزانن کە دۆڕانەکانیان کاتیە دەکرێت لە ئینتیخاباتێکی دیکەدا سەرکەون. ئەمانە مەسائلێکن کە کوردستان پێویستێتی بەڵام حقیقەت تاڵەکە ئەوەیە کە هیچێک لەو شتانە بە بڕیارێکی سیاسی و لە شەو ڕۆژێکدا نایەنەدی هەموو ئەوانە پێویستیان بە تەمرینە پێویستیان بە کاتە پێویستیان تەنانەت بە قوربانی دانیشە خەڵکی کوردستان زۆر باشە قوربانی زۆری داوە لە پێناو دموکراسی زۆر باشە دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر ئەوانەی قوربانی شەڕی ناوخۆنە ئەوانەی قوربانی وەزعی ئابوورینە دەگەڕێمەوە لای دکتۆر دوای زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکەوژین لە بیرمە ئەو کاتێک کە یاسر عەرەفات لە فەڕەنسا کۆچی دوایی کرد پەلەپەلێکی زۆر کرا بۆ ئەوەی بهێنرێتەوە بۆ ڕامەڵاو لەوێ بە خاک بسپێررێ وەکو ئەوەی کە ئەم بەڕێزە بەرپرسیاری یەکەم و کۆتایی بێت لە ئەو جوبود و ئەو چەک بەستویی کە ئەو کات دروست ببوو لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان و هەروەها ئەوەشم لە بیرە کە چۆن جۆرج بۆشی کوڕخێرا هەریەک لە ناتەنیاهۆ و مەحموود عەباسی لە شەرم الشێخ کۆ کردەوە بە حزوری حوسنی موبارەک و لەوێ ئیعلانی نەخشەڕێگایە کرا بۆ ئەوەی کە جارێش کە ئەو چەک بەستویەی کە لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان هات بووە پێش جمجۆڵێکی تێدا دروست بکرێتەوە. هەستەکەم ینی لە نێوان مەرجی کاک نەوشەروان و یاسر عەرەفات شتێک لە تەشبیه هەبێ لەو بارەوە کە چۆن ئەم بەڕێزە هێشتا بەخاک نەسپێنراوە ئێمە بەیاننامەیەشی یەشێتی نیشتیمانی کوردستان دەبینین کە وێڕای دەربڕینی هاوسۆزی و دڵگەرمیێشی زۆر بەڵام تەڕحی گەورەی تێدا تا ئەندازی ئەوە کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان یەکتری بگەرنەوە دواتر دوو ڕۆژ نابە بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش زۆر بە گەرموگوڕی دێتە سەرخەت. ئێمە کاک نێچیروان بارزانیمان بینی کە هات بۆ سەرگۆڕەکەی نێچیروان و وەقسی ئەوەشەیە کە دوایەوە کە کاک مەسعود لە سەفەرەکەی دەگەڕێتەوە ئەمیش ئەمە هەڵبەت خەبەری ناوڕۆژنامەکانە کە ئەمیش سەرێک لە ماڵی کاک نێوشێروان بدات. تەوەقع دەکەی کە ئەو شتێکی لەو شێوەیە کە ئێمە لە دوای مەرجی یاسر عەرەفات بینیمان لە دوای مەرجی کاک نێوشێروان شتێکی لەو شێوەیە ببینین نەخشە ڕێگایەک ببینین کە هێزە کوردیەکان بخاتەوە سەر ڕێگای سیاسەتکردن. ئێمە هیوادارین شتێکی وا بێ بەس ڕەنگە من تۆزێکەوە بە دوور بزانم بۆ معنایی کە
بەداخەوەم قسەیە دەکەین ینی من نەبینم لە شەو ڕۆژێکە بەڕێز بارزانی ڕۆژ بۆ دووبەی کەس نەیزانین بۆچی لە چەند مانگی ڕابردووە بۆ چیە چێ بەڵام لە میدیای ئیماراتیەوە بینیمان کاک مەسعود بۆ حەزۆری مسابقەی فۆرمۆلاوان لەوێ بوو ئەمە قسەی ئێمە نییە ڤیدۆکە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆەوە بەڵام من پێم وایە هەر سەفەرێکی تر هەبێت کە بارزانی بۆ چوو بێتە دەرەوە پێم وانییە بای ئەوە گرنگ بێ کە تۆ بەشداری لە شەریکێکی ڕاستەقینەی ئەو ئەزمموی فەرمانڕەوایی خۆ تا بکەی کە ئێستا تۆ لەسەر کورسەکەی دانیشتووی و تۆ هەم جومگەکانی گرتووە و ڕەهندێکی تریشی دەبوو ئەوەیە کە تۆ قیسا قەیرانێکت لەگەڵ ئەو ئاڕاستەیە هەیە بەمە یەکەم وەفایەکت بۆ هاوڕێ و شەریکەکەی خۆت ئەوە دەکرد و هەمیش بوو بە هۆکارێک بۆ ئەو چارەسەر و ئاسایی بوونەوەی ئەو دۆخە نەهاموار و چەقبەستۆی کە دروست بووەوە دەبوو بە زەمینەیەکی زۆر باش بۆ لێک نزیک بوونەوە بەڵام بەڕاستی ئەوە نەکرا من هیوادارم ئەوەی جەناب تێڵێ ئەوە بێ بەڵام ئەوە ناکرێ بەس ئەوەی کە واقعی هەرێمی کوردستانە بەڕاستی ئێمەوە نزیکی 3 ساڵمان لەم قەیران و یانە تاو کرد 2 ساڵ زیاتر پێویستمان بەوە هەیە هەردوو لا مراجعەیەک بکەینەوە مادام تەرەفێک هەیە دەیەوێ مەبادیئی ئەساسی و فکری خۆی لەسەرەوە داڕشتووە کە دەوڵەتی سەر بەخۆ لای ئەو بریتی بێ لە میرنشین و ئیش بۆەوە کە میرنشینەوە سەڵتەنەتێکە و کاکە نەوە لە دوایینەوە حکومکەن و بەرەیەکی تریژەیە دەوێت دەوڵەتێکی مەدەنی دروست بێ و هەیکەلێک ئەم دوو ئاڕاستەیە ئەگەر هەر ئاوا بڕۆن ناگەنە نەتیجە ئێمە پێویستمان بەوە هەیە بین لە مەدایەکی دیاریکراوە ڕێگەی سێم بدۆزینەوە ئەمە گەر ڕێگە ئەقلانەکە بۆ نمونە ئێمە دەزانین کە تەنازولکردن لە حیاتی مەدەنی ئینتیحارە و نابێ هیچ کەسێکەوانەی کە ئەم کاگنەوشیروان و هێزە سیاسەکانی تر و هاوبیرەکانی کاگنەوشیروان کە و ئاڵیان بەرز کردوێتەوە بە هیچ شێوەیەک نابێ بنە ماڵە دەسەڵاتی بچەست پێ لە هەرێمە و حکمی مەلەکی دروست بکرێ و پێویستە کۆمەڵگەیەکی دەوڵەتێکی مەدەنی دروستکەین ڕاستی ئێمە دەزانین لە شەو ڕۆژێکە ئەمە ناچەسپێ چونکە ئێمە تا ئێساش میراتی بەعز کەلتوری بەعز تەسەوراتی بەعسیانە نامانە ئیشەکە و بەڕاستی وای لیا تۆ بەشێک لەوە جگە لەوەی کە حیزبەکان خۆیان سەرکردەی نەمر دروستەکەن بەشێک لە ئەقلێتی تاکی کوردی و ئەقلێتی هاوڵاتیانی کۆمەڵگەش هاوکارە بۆ ئەوەی کە ئەو دۆخەوە بێ ئێمە مودەیەک بدەین وانە مودەیەک بدەین کە لە شەو ڕۆژێکات بزانین ئەمە دروست نابێ و بەڕاستی ئەو بە ڕێزانش بگەنە ئەو قەناعەتەی کە ئەوە چۆنەڵێ خەیاڵێکە تۆ بێی سەڵتەنەتی میرنشینە دروست بکەیت ئێمە بەر لەوەی ئەم قسەیە بکەین و دژایەتێکی شخصی بۆ ئەو پرۆژەیە بکەین واقعی تاریخ و جوگرافیا لە هەرێمی کوردستانەوەمان پێ دەڵێ بۆ نمونە لە هەرێمی کوردستانە دوو ئاڕاستە هەیە کە جوگرافیا ئەم دوو ئاڕاستی باسیکەن جوگرافیا زۆر دەوری هەیە لە سەریان هیچ کاتێک مەشروعی پارتی دموکراتی کوردستان بۆ دروستکردنی میرنشین و سەڵتەنەتێک ناتوانێت لە دێگەڵە بپەڕێتەوە بۆ ئەمبەر و بەڕاستی زۆر زەحمەتیشە ئێمە ئەم خەیاڵ و ئەم مەنهەجیەت و ئەم بیرکردنەوەی کە هەمانە لێرە بمانێ بیبین لەوێ پارتی دموکراتی کوردستانی پێ قەناعەت پێ بکەین کەواتە ئەمە یەکەم بربەستە بەر لەوەی بربەست بێ لەبەردەم ئەو پرۆژەی ئێمە ئیدعاکەین لەبەردەم خەونەکانی پارتی دموکراتی کوردستان بکەم بە پرسیار بۆچی سیاست لە هەرێمی کوردستان وەکو پێدراوێک ڕێگەی سێم هەمیشە نادۆزێتەوە یان بڵین لە زۆربەی جارەکان لێون دەبێت هەمیشە دوو تەڕەحەیە ئەم دوو تەڕەحە هەمیشە بە تا ڕۆژێک یامە چوزام هەر لە ململانە و لە چەشم دادەبن هەر پەیوەندی بەو ستایلە تاریخیەوە هەیە کە ئێمە لە حەزبی کوردی هەمانە ئێمە ستایلێکمانەیە کە ستایلی تاریخی حەزبی کوردیە ئەم ستایلە لە ماوەکانی ڕابردوویدا لە 5 دەیەدا توانای نوێکردنەوەی خۆی نەبووە بۆیە ئەم مەسەن تۆ سەرنج بدە ئەم مۆدیلە حەزبیە هەر کارەساتی بەسەر کۆمیتە و مەکۆ و لق و ناوچە و نازام شوێنە جیاوازەکان حزبان نێناوە ئەوان هەر ئەم شوێنانە بێجەماوەڕ نەکردووە بێ خەڵک نەکردووە تووشی مۆدیلی حکومڕانیشی ناشرین کردووە تۆ مەسەن ئێستا زۆر جار ئەم دەقەیە هەمووان ڕەخنە لە حکومەت دەگرین بەڵام ئەم مۆدیلە لە حکومڕانی قوربانی ئەم مۆدیلە لە حزبایەتی ئەژنام کارکتەرانی کێشە لە کارکتەری حکومەت و حکومڕانین کارەکتەری تیمەکە تیمێکی گرنگە تیمێکی باشە تیمی بەڕێوەبردنە کێشەیەکمان هەیە لە تیمەکە بەڵام کێشەمان هەیە لەو ڕوئیە حزبی کە ئاڕاستەی حکومڕانی ئەم وڵاتە بۆ ئەو ئاقارانە دەباکە خۆی دەیەوێت مەسەلەن بۆ نمونە لێرە زۆر جار جێگری سەرۆکوەزیرانی حکوومەت هەرێمی کوردستان وێرایەتیەکی دەکات بە بڕای منەوە جێگری سەرۆکوەزیرانی یەکێتی نییە شکستی هێنابێت لە ممارەسەکردنی کاری خۆیدا ئەمە
ڕوئیای یەکێتی و گۆڕان و ئەم ناوچەیە کە شکستی هێناوە لە مشارەکەی حکومڕانیدا گەورەترە لە شکستێنانی شەخص بەڵکو شکستێکی دەستە جەمعی حزبە سیاسیەکانی ئەم ناوچەیە یعنی شکستەکە ئەگەر تۆش پۆلێنیشی بکەی شکستێکی دەستە جەمعیە بۆ چونکە پارتی دیموکراتی کوردستان کە هێشتا هێزی یەکەمی کوردستانە شکستێکی گەوری خواردووە کاکە لە باشترین حاڵەتدا هێشتا تۆ پارتی مەسەرەن ئێمە باسیەوە دەکەین کە دێگەڵایان پردێ بەڵام لە ڕاستیدا خۆ پارتی لە باشترین حاڵەتدا لە هەولێر لە سڵ 20 تێپەڕ ناکە ئەی بۆ پارتی دیموکراتیەکەی هەولێر دوجار هی پارتی دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان تێدا حاکمە بە حاکمە باسی دەزانی چۆنە خۆ یەکێتیش لە سلێمانی حاکمە بەڵام ئێمە لە سەرنجامی انتخاباتێکدان پارێزگا محافظەکەیمان نەبردوێتەوە ئێمە محافظی سلێمانیمان بەدەستە بەڵام حەقی گۆڕانە خۆ ئەم هەرێمەش وایە یعنی لە ئەم ڕێکەوتنی سیاسی کراوە ئەم ڕێکەوتنی سیاسی و سازانەژ احترامی نەگیراوە لەبەرەوە ئێمە دەبێ دوو ڕێگا هەیە بۆ ئەوەی بتوانین ئەم مۆدیلەی پێ بگۆڕین یانەوە تا ئێمە سازانێکی نیشتیمانی دەستە جەمعی بکەین وەکو ئەوی لە پێکەینە لە سەرەتاکانی حکوومەتی بنکەفراوان دەستەبەرمان کرد و بەداخەوە نەپارتی و نەگۆڕان و نەلایەکانی دیکەش توانیان بەرگری لێ بکەن ئەو ئەم پارتی و گۆڕانی احترامیان نەگرت وەلایەنەکانی دیکەش نانتوانی ڕۆڵی یەکلاکەرەوە بژێڕن چونکە 50-50 لە بینی ئەو دوو هێزە داوەستان یانەوە تا ئێمە دەبێ بە یەکجارەشی ماڵاوی لەم سازانە ئەمە بکەین ڕێز سەرنجامی دیموکراسی بگرین بۆ نمونەیەکێتی و گۆڕان لەم شارە یانەوە تا دەبێ سازانێکی سیاسی بکەن ڕێک بکەون بە سازانی سیاسی دەستە جەمعی لەسەر سلێمانی ڕێک بکەون بۆ ئەوەی سلێمانی بەڕێوەبرن یانەوە تا ڕێز دەبێت لە سەرنجامی هەڵبژاردن بگرێ ڕێزمان لە هیچیان نەگرتووە مەسەرەن بۆ نمونەیەکێتی و گۆڕان نەتوانیویان ڕێزە ڕێکەوتنامەکەی نێوانیان بگرن تو ئێمەش وەکوێکی توانیمانە ڕێزە سەرنجامی دەنگدانی خەڵک بگرین کە پارێزگای سلێمانیوان زۆر لە حەزای کاک شۆڕژ ئەفۆن سەبارەت بە مەسەلەی ئەو دکتۆری بەڕێز باسی کرد مەسەلەی حکوومەتی زۆرینە خۆی ئەسڵ وایە لە دیموکراسیە لەو دەورەیە کێ توانی زۆرینە بەدەست بێنێ ئەوە حکوومەت بگرێت دەست بەڵام بەڕاستی ئەمە بەڵێ یەک سیسانیە ئێمە لە هەرێمی کوردستانە واقعێکمان هەیە ئەمە کۆمەڵگەیەکی ئەوروپی نین نەهێزە سیاسیەکان نەبیرکردنەوەی خەڵک تاوا بزانین ئەگەر ئێمە ئەم سەرۆکە 39 ساڵەکە ساڵێکە حیزبی دروست کردو یەکسەر هەڵی بژێرین بۆ سەرۆکی و شتەکە بڕوا دوایەوە ئەو دەست بەردار بێت لە ئەمە لە کۆمەڵگەیەکا دەکرێت کە مافی تەرەفی بەرامبەریش لانی کەم لەو دەورەیە کە شکستی ناو پارێزراوە لێرە حڕێتی سیاسی لاوازە و مافی زۆر باشە حەقی هەولێر نەخۆن لە بەرەوەی کاتم کەم کاتم نەماوە بە حەقی هەولێر نەخۆم دکتۆری بەڕێز دکتۆر هیوا ئەوەی کە ئێمە دامەزراوە و ناوەندە ئەکادمی و سیاسی و فکریەکانمان یا معریفەکانمان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فعال نابینین ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە سیاسەتکردنیش لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە مەفروض وایە یعنی ئەنجام بدرێ چه کاریگەریش لەسەری هەبووە؟ دیسان ڕاستێکی تاڵ هەیە سەبارەت بە ڕەوشی دامەزراوە پەروەردەی و زانستیەکانی کوردستان وەڕاستیدا عراقیش بە شێوەیەکی گشتی و ڕەنگە تا حەدێک ئەو منتیقەیەش ئەویشەوەیە کە دامەزراوە زانستیەکانی ئێمە تا ئێستا نەبوونە سنتەرێک بۆ بەرهەمهێنانی معریفە سەبارەت بە کۆمەڵگا سەبارەت بە سیاست بە وەرزش بە هونەر بە هەر یەک لەو بوارانەدا تا ئێستاەوەی کە زانکۆکانی کوردستان دەیکەن بریتە لە گواستنەوەی عیلمێک کە لە شوێنێکی دیکەی ئەو دنیاە بەرهەم هاتووە و دەی گوازنەوە بۆ قوتابیەکانی خۆمانی کوردستان ئێمە تا ئێستا عیلمێکی خۆماڵیمان بەرهەم نەهێناوە عیلمێکمان بەرهەم نەهێناوە بۆ تێگەیشتن لە ڕەوشی سیاسی کۆمەڵایەتی ئابووری کوردستان بۆ یەشە کە باسی سیاست دەکەین یەکسەر دەڵێن کوردستان نەزەریاتی سیاسی جیەکی دنیای بەسەدا تەطبیق نابێ ڕاستە چونکە نەزەریاتی سیاسی و هەموو ئەو تەرتیباتە مؤسساتیانەیە کە ئێستا لە دنیادا هەنا لە ڕاستیدا هیچیان بەرهەمی ئێرە نینە خۆ ئێمە نەزەریەی ئیشتراکی ئێمە بەرهەممان هێنا و نەزەریەی ڕەسمالیەت ئێمە بەرهەممان هێناوە هیچ ئەمە خاوەنی هیچێک لەوانی نین ئەوان هەموو مەسائلێکن کە بۆ ئێمە گوازراونەتەوە و ئێمە جارێکی دیکە دەین بە خەڵکیان دەفرۆشینەوە ئێمە زانکۆکانی ئێمە بەڕاستی باوەڕی من دەبێت دەورێکی باشتر ببینن لەوەی کە عیلمێک بەرهەم بێنن بۆ خوێندنەوەی کوردستان و ئەو عیلمە ببێتە سەرچاوەیەک بۆ قەراری سیاسی بۆ حکومڕانی لە کوردستاندا
ئەمەش پەیوەندێکە دیسان دەڵێن پەیوەندێکە کاتی دەوێت پەیوەندێکە پێویستی بە سرمایە گوزاری هەیە پێویستی بەوە هەیە کە کەڵک وەرگری لە ئەزمموی وڵاتانی دیکە شوێنی تر بەڵام لە هەموو بارێکدا پێم وایە زانکۆ و مؤسساتی علمی ئێمە تا حدێکی یەکجار زۆر دوورن لە کۆمەلگا و لە هەموو شتانێکە لە کۆمەلگادا ڕوودەدات و ئەمەش خەلەرێکی زۆری دروست کردووە ڕەنگە بڕک ئەو مەسلەیە لەو 1-2 ساڵی ڕابردوو بڕک بەرەو باشتر بوون ڕۆیشت بێت ئەمە دەبینم بەردەوام زانکۆکانی کوردستان لە 1-2 ساڵەدا باشترن لە ڕووی ڕێکخستن و بەستنی کۆنفرانس و کۆنگرەی زانستی لە پانێڵ و شتڕێک دەخەن سمیناراتی گچکەڕێک دەخەن ئەمان ئەگەر هەنگاوی گچکەش بن بەڵام هەنگاوی باشن لەسەر ڕێگای ئەوەی کە مؤسساتی علمی ئێمەش وردە وردە ببنە سەرچاوەیە بەڵێ زۆر سپاس دەکەم بڕیار و بۆ دکتۆر هیوا کاتم نەما زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز دکتۆر هیوا حاجی مامۆستای زانکۆ کە لە هەولێری پایتەختەوە لەگەڵمان بووی هەروەها زۆر سپاس تۆشەکەم کاگە سلێمان عەبدوڵڵا نووسەر و سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆش کاگە هاوژین عومەر نووسەر و ڕووناکبیر سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتووکەدان دەکەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.